كل الترحيب بالسيد رئيس حكومة إقليم كردستان. ڕۆژ بە ڕۆژ فشار و داواکاریەکانی بەغدا لە هەرێم زیاتر دەبێت. لە نوێترین پێشهاتدا محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق داوای داهاتی فرۆشتنی نەوت لە ناوخۆی هەرێم لە دەسەڵاتدارانی هەولێر دەکات و هەرێمیش ئەو داوایە ڕەت دەکاتەوە. سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە پەیامی ڕاگەیاند سوودانی داوای لە هەرێم کردووە داهاتی فرۆشی نەوت لە ناوخۆی هەرێم ڕادستی حکوومەتی فیدراڵی بکات بە پێچەوانەوە گرفت بۆ بودجە دروست دەبێت. بۆ ماوەی دوومان 16 دۆلاردا ئەنرێ بۆ کرێی دەرهێنانی هەر بەرمیلێک نەوت. لەو ماوەیە کۆمپانیایەکی تری نێودەوڵەتی بێلایەن دێ کرێی حەقیقی دەرهێنانی نەوتی هەرێم دیاریەکە دوایی ئەبێ هەردوو لا ڕازی بن. ئەگەر ڕازی نەبن ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیارەدا. بۆچی هەمواری یاسای بودجە لەم بوارە ناڕەزایی لەسەر دروست بوو؟ لەبەرەوەی عێراقیەکان ئەڵێن ئێمە گومانمان هەیە ئەم 16 دۆلارە ڕاست دەکاتیە بەڵام دوایی زیادەکە ئەڕوا بۆ سەروی 20 دۆلار. ئێمە ئامادە نین دەنگ بە یاسایەک بدەین 20 دۆلار 25 دۆلار 26 دۆلار 18 دۆلار کرێی تێچووی دەرهێنانی نەوتی هەرێم بدات. لە کاتێکە لە عێراق جۆری گرێبەستەکان جیاوازە 6 دۆلاری تێچێ. ئەمە هۆکاری ئەوەیە کە ئەوان دژی هەموارەکەن. هاوکات لەگەڵەوەی دژی ئەو هەموارەی کە حکوومەت ناردوێتی سەرۆکوەزیران دەقێکی تری ناردووە دەڵێ دەبێ داهاتی نەوت و بەرهەمە نەوتیەکان و غازیش کە لە ناوخۆ و دەرەوەی فرۆشن بگەڕێتەوە بۆ داهاتی فیدراڵی. هەرێم بەمە ڕازی نییە. چاودێرێکی سیاسی پێی وایە دەسەڵاتدارانی هەرێم جگە لە ڕازی بوون بە بژاردەکانی عێراق هیچ ڕێگایەکی دیکەی لە بەردەمدا نییە. دەشڵێت دەسەڵاتدارانی هەرێم نایانەوێت موچەی فەرمانبەرانیان بدەن و دەیانەوێت بەغدا ئەو کاریان بۆ بکات بۆ ئەوەی خێروبێری هەرێم بۆ خۆیان برن. دوجار بەوەچوونی من حکوومەتی عێراقی ڕێگە نادا بەوەی کە هەرێم بە ئارەزووی خۆی نەوت دەربێنێ لە ناوخۆ بەرهەمە نەوتیەکان بخۆی بفرۆشە داهاتەکە بۆ خۆی بێ بە تەنکەری ئەم هەموو بڕوا هەر داهاتەکە بۆ هەرێم بێ و هیچ بۆشایەکی موچەشی پێپڕ نەکرێتەوە. من پێم وایە تا سەر حکوومەتی عێراقی ڕێگە بەوە نادا بۆیە پێویستە زوو چارەسەر بکرێت. تا دێت مەرج و داواکاریەکانی بەغدا لە بەرامبەر هەرێم زیاتر دەبێت و دەسەڵاتدارانی هەرێمیش ئامادە نین یەک هەنگاو بۆ باشکردنی دۆخی هەرێم بدێن و قوربانی یەکەم و کۆتاییش لەم دۆخە هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.